ما پشتی کودیتی اف بریار دادیه داد نیا یاسایی و ظلم الوان روزنامه وان و چالاک وان مدنی هات یکرین ابرو هم رابین ما او بریار دادگاه تمیز که راسته خوب ریکا دادگاه ها تمیز هولیری و ما کتابک جینا بود دادگاه ها تاوان هولیری بونده اوی کیسی فرکنه دادگاه ها تمیزه هولیری ڕێکارەکان چیلانی بۆ تەمیزکردنەوە ڕێکارەکان ما ئەو لایحە تەمیزی ما تەقدیم کردی بۆ دادگاه تەمیزێ ئەوانەژی کتابەکە چێکردی بۆ طلب ئەوراقی دوێ قەزیە کردی دادگاه جیناوەتە دوو هەولێرێ داواکارەکە داوەرجینە تەمیز دەدا بڕیارێست تەمیزکردن دەدرێت بەڵێ بڕیارەست تەمیزکردن دەدرێت بریارە دوای بەڵێ ئەو بریارە دوای و ئەوە دەخوازە دووسێ ژیا کردی پاشەکە دیاری کرا نه دیار نەکردیە سایدا ڕەمەزانەکە جەنابەت پێم بڵێ شێوازی تەمیزکردنەوە لە دادگا چۆن نەکرێەوە ئەو ڕێکارە دەبێت چەند ڕۆژتر وەڵامتان درێتەوە لەسەرەوە برایسان اوه هوکاره دمین تول لای دادوره چونکه یا سای اوه یک دماوی مهکی دا ام بشین و داوایج انجمن دادوری بکن بیت تمیز کرن و کودی تری بریار دمین تول دفوانا دا دماوی دیارکی دا کو مهکی دا هیوک دا بیت داخواست کرن پشتی ما داخواست کری شوره و دمین تول رکارن هات نوچو دمین تول ویری دا و هر مپ خوشه هم سوپاسی کاجدل سپاسی کاش دل بناوی پاریزرین دو که کوی بروانی کردن جوی کیسه ام سپاسی کاش دل جو پاریزرین حلبچه سلیمانی هفلیرت کین کرکوکه کو افرو که هلویسته که یاسایی مروواتی هف پیشهی دگل مدا بوینه زور سپاس بوان برزانه کو افرو که کارین خوهلاین و خدمت کری و جو کرکوکه و حلبچه و سلیمانی و هفلیره و دهوکه کو دگل مدا برهف بوینه دویره سپاسیه که به پایه ام جارکا دی و دو جار دی و هزار جارم بکین هشتا که ما بوان برزان وان پاریزرین کو افرو که هف خدمت و خباته بردوام بوینه دگل مدا ئەبڕۆ هاتینە شاری هەولێر بۆ پاڵپشتی لە کەیسەکە و پاڵپشتی لە پارێزەرانی بەڕێز لەم دۆسەیەدا و ئێمە وەکو فیدراسیۆنی ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی بەیاننامەیەکمان ئامادە کردووە کە تایبەتە بەم دۆسەیە بەڕێزان ئەنجومەنی دادوەری لە هەرێمی کوردستان ئەندامانی دادگای پێداچوونەوەی هەرێمی کوردستان پەیماننامە و ڕێکوتنامە و جارنامە نێودەوڵەتیەکانی تایبەت بە مافەکانی مرۆڤ و دەسەڵاتی دادوەری جەخت لەسەر سربەخۆبوون و بێلایەنی و دەسەڵاتە دەکەنەوە لە هەموو پاشکۆیەتی و دەستێوەردانێکی حیزبی و حکومی هەروەها لەسەر ئاسی ناوخۆش لە دەستوری عراق و لە یاسای دەسەڵاتی دادوەری هەرێمی کوردستان ژمارە 23 ساڵی 2007 هەمان جەختکردنەوە هەیە بەدرکردن بەو ڕاستی دەوتەیە دادوەری بنچینە و بناغی حکومڕانی و دەوڵەتداریە لە مێژوودا هەموو ئەو ڕژێمانی کە گرنگیان بە دادپەروەری و فراهەمکردنی دەسەڵاتێکی دادپەروەر داوە بەهێز بوون و بە پێچەوانەوە ئەو ڕژێمانی کە دادپەروەریان پشتگوێ خستویانەتە خزمەتی دەسەڵات و فەرمانڕەواکان ئەو ڕژێمانە ڕووخاون و نەماون بەڵام ئەو ڕووکە وەکوی کەما تیمی پارێزەرانی بەرگری وەکو پشتیوانی پارێزەرانی سلێمانی و هەڵەبجە و کەرکووکی هاتون و لە دۆچ هاتون و وەکو تیمی پارێزانی بەرگری ئێمە ئەوڕۆ لایحەی تەمیزیمان پێشکەش بە دادگای تەمیزی هەرێم کرد کەوا بۆ بڕیارەی دادگای تاوانی هەولێر دابستەوە کە بڕیارەش نایاساییە و بڕیارەی شخصیە بڕیارەکە لە بۆ ڕازیکردنی چەند کەسێکە بڕیارە درایە چونکە ئەمە بۆی ئەو قسە دەکەین لەبەرەوەی لە چەند ڕۆژ پێشی دادگایکردنەکە سەرۆکی حکوومەت خۆی حکومەکەی دەکرد خۆی دادگایەکەی کرد بەڵام دادوەرەکانی دادگای تاوان هەستان بە تەزدیدکردنی ئەو بڕیارەی ئەو وتارەی سەرۆکی حکوومەت بەڵێ لەبەرەوەی بەڵگەکانی ناو دۆسەکە بەڵگەی زۆر لاوازم بەڵێ زۆر گەشتبینین بەڵام دەمێ ئەوە بۆ هەموو بەڕێزان ڕوون بکەمەوە ئێمە دوای ئەوەی کە دۆسەکە کە لە محکمەی جینایەتی دوودێتە محکمەی تەمیز کە لێرە ڕقەمی وەرگرت ئەو کاتە داواکاریێکمان حاضر کردیان کە ئەم دۆسیە بدێتە هەیئەی عامە تەنها هەیئەتێکی جەزایی نەبینرێ ئەو دۆس لەبەرەوەی قەزێکی گەورەیە پێمان باشە زۆرترین دادوەری بەڕێز لە محکمەی تەمیز چاو پێخشاندنەوە لەو بڕیارە بکەن.